سڵاوی خواتان لێبێت پندێکی عەرەبی هەیە ئەڵێ کات وەکو شمشێر وایە ئەگەر نەی بڕێ و بڕێ بەڕێزان هەموو شتێک دەتوانین خەزم بکەین عەمبار بکەین تەنیا کات نییە هیچ کەسێ ناتوانێت کات خەزم بکات لەبەرەوەی ئێستا من قسە ئەکەم ڕۆین پاش دەقەیەکی ترە بێ بە ڕابردوو بەڵام گرنگەوەیە ئەم یەک دوو دەقەی کە من لە خزمەت ئێوەیانم ئایا سوودێ بە ئێوە گەێنم ئەگە سوودێکم بە ئێوە گەیانمانە لەو دووسێ خولەکەی سوودێ وەرگرت لە عومرێ بە بەلاژ نەڕۆی بۆیە گرنگە نێڵین یەک خولەک لە عومرمان بە بەلاژ بڕە کەواتە پێویست بەوە ئەکا ئێمە پلان دابنین بۆ کات هەروەها گەر ئیمانداربی خوای گەورە عومرێکی دیاریکراوی یاوی تێ 50 ساڵە 6 ساڵە 70 ساڵە 100 ساڵە خوای کرد ئینشەڵڵا 1000 ساڵە بێ گشتی وان نییە کەواتە ئەو 70 ساڵە ئەو 80 ساڵە چۆن بەکاری هێنی چۆن ئیسفادەی لێگەی چه خوای گەورەیەکم پرسیارلەیەکە ئەڵێ من 70 ساڵ تەمەنم مایگە چی و کرد ڕابردووەکە و چییە نابێ بەرهەمێکمان هەبێ بۆیە مێڵە ئەو تەمەنەی تۆ چکە تۆ ێساگەر با بڵێن 90 ساڵیش بژی 30 ساڵی ڕێکی بەخەوە ڕایەک لەسەر 30 6 تێمێنێتەوە هەتا 20 ساڵی 18 ساڵی مڕاهەقە و مناڵ ئاگامان لەو دنیاە نییە کەواتە ئەمە هەژدەی تریشی ڕۆی سی لەو لا ڕێ بە 40 و 50 ساڵی ڕۆی لە نەوەتەکە چ لەمێنێتەوە ئە بەخوا دوای 70 ساڵی هەفتا بۆ نەوەتەکە هەر بە نەخۆشی دەرمان و خەستەخانە بەسەربیان چی مێنێتەوە یعنی هەمووی صافی 30 ساڵمان بۆ نامێنێتەوە مێڵە و عومرە لە ژیانت بڕوا تۆ خوای گەورە کە تۆی دروست کردووە ئەبێ ئەم دنیای ئاوەدان کەیتەوە کەواتە دوای خۆ شوێن پەنجەر خۆ بەجێ بێڵە تۆ ئێستا خوێندکاری پلانی بۆ دابنی باوکە گیان ئێمە زۆربەی خوێندکارەکان پیانان لە سەرەتای ساڵە پلان دابنێ لە ناو پۆلە ئاگاو لە مامۆستابێ بلا حەزاتەکانە بنووسن داڵغە لێمەیە بە سەیران و بە گەڕان ئەینا سەیران و گەڕان تەرفیە پێویستە بەڵام نابێ زۆربەی کاتە بە سەیران و گەڕانەوە بێ نابێ کەی بۆ زانکۆ لە دەرەوەی زانکۆ بە خۆ لەسەر کورسیە دابنیش بڵێ دقەی چەکەم ساعتە نەچی نەزورە بۆ ناچی و ساعتە لە عومرت دەڕاتەوە ساعتە شت فێرەبی بۆیە بەداخەوە زۆر خوێندکار هەیە کاتی خۆیان بە فیڕۆئێت من پلانێکی بەسیتی بۆ دانم بە قوربان شەو پێشەوەی بخەوی بیر لەوە بکەن و بەیانیشەکەی ئێمە بێم ئەو عمرەی هەمانە 24 ساعتەکە چی لێ بکەیت 8 ساعتی دانێ بۆ خەو بەلانی کەمەوە بە 6 ساعت 8 ساعت تۆ بخەوی کەواتە تۆ حوتیش دابنێ بۆ خەو کەواتە 7 ساعت دەمێنێتەوانێ 7 ساعتەکە دەی بنێ بۆ ژیانی ڕۆژانت بۆ مەعیشەتە بۆ خوێندنێ بۆ سعیکردنێ بۆ خامەدەکردنەوە حوتیشی دانێ بۆ حەزوارە زۆکانە هاوسەنگیە ڕاگرە بەڵام بەداخەوە زۆر خوێندکارمانێ زۆربەی کاتەکانی خۆی بە فیڕۆ ئەیانی بەشتی تافیهەوە توا پەبجی چیە نیسبەی خۆی گەورە کە پرسیار لە تۆکە بڵێ وڵا عمرم بە پەبجی بردوێتە سەر بە گەڕان و بە سوڕان و بەبێ هەدەفێکم هەبێ من خەفەتە خۆم خوێندکارێکی زانکۆ بینم بە پیاساکە بەیەدا 3-4 کەس لە سیارەیەکات ئەڵێ بۆ چۆچی وەڵاهی نازانم با بۆ نەڵ ناچین بێنێ پلانە نیە پلانی دانێ باوکەجان بەیانی بۆ چۆچی دقە بە دقەداینێ لە بەیانی ساعت 8 حوت خۆم حازرەکەم بۆ 8 ڕۆم بۆ زانکۆ هەتا ساعت 2 لەوێم دوویەمەوە نانێگە خۆم ئیسراحەتێکم دوای ئەچم سەرێ لە پورمەیەم نەخۆشە دوای ئەوە ئەکەم دوایەوە سعیەکەم دوای کاتەکانە تەوزیعکە ئەگەر سوتفە بۆ شەو هەندێک کەم و کورتی هەبوو نەوتوانی جێبەجێکەی بزانە بۆ نەو کردو هۆکارەکەی چی بۆ لاوێنە دەسەڵاتی توانە بە بەیانی قەرەبووی کەرەوانێ بۆیە داواکارم لە هەموو خوێندکارێ کات تەمەنە ناگەڕێتەوانێ سوودی لێوەرگە مێڵێ یەک خولەک لە عومرێ لە تەمەنێ بە بەلاژ بڕە ئێستا تۆ خوێندکاری زۆربەی کاتەکان ندانێ بۆ خوێندن و گوێ لە مامۆستا بگرە ڕۆژیتەوە سعیب بە خۆ ئامادە بکە کە ئیشەڵڵا بە فەرمانبەر ئەکید ئەرکی تر دەکەوێتە سەر خوێندنەکە نامێنێ بواری ئیشکردنە لە هەمان کاتیشا ئەبێ مرۆڤ هاوسەنگی ڕاگرێ لە نێوان خزبوو کە سوکار و هاوڕێ و گەڕان و سعیکردنە ناکرێت زۆربەی کاتە لەگەڵ هاوڕەکانە بەسەربەری ئەبێ کاتیش بۆ قوشکوبرا بۆ دایک و باوک بۆ هاوڕێ بۆ سعیکردن بۆ ژیان بۆ خەوتن بۆ خۆشگوزەرانی بۆ گەڕان بۆ تەرفیجە ینی کەسی سەرکەوتووەیە کاتەکانی خۆی بەم شێوە تەوزیعەکە نایەڵێ یەک دقەق لە خولەک بە فیڕۆ بڕۆ من هیوادارم ئینشەڵڵا تۆ لەو کەسە سەرکەوتوانە بیت